پیتەکەمان چییە؟ پیتەکەمان زوێنی چی؟ زوێنی کورد. زۆر باشە. چی؟ بۆچی بەکاردێن؟ کامەران. بەتاکید من پێشتر حەزم کرد بخوێنم بەستر لەبەرەوەی کە دایکم و ئێستا منداڵەکانم گەورە بوونە نەمەتوانی دەرزیان پێ بڵێم یان وانەیان پێ بڵێمەوە حەزم کردبێن بۆ ئەیرە بخوێنم. وتیان لە سەرەتایە و دەست پێکەوتم بەڵێ لە پۆلێکی سەرەتایە و دانیشتوم ئێستا کە پیتەکان بناسم کە بچمە جێگایە قوتعە بناسم فێری خوێنەواری بم و داوایشم کردووە بە چەند کەسێکی تریشم وتووە بەس نەهاتوون بە هاوڕێکانم بە خزمم بە دراوسێکانم کەسیان نەهاتوون بەزیتر هەر کەسێک و بە پێی توانای خۆی هاتووە. زۆر جیاوازە چۆن بۆ نمونای سەمنە چمە جێگایەک کە بچمە دەرەوە ئەتوانم قوتعی سەر کۆگاکان ببینم بخوێنمەوە یان شتێک دێتە بەردەستم مەسەلەن بۆ نمونە مۆبایل کە مۆبایلە گرمە دەستمەوە ئەتوانم ببینم ئەو شتانێکە لەسەرێتی ئەتوانم بخوێنمەوە یان بتوانم بچمە جێگایە کتێبێ بکڕم و بخوێنمەوە چۆن زۆر باشم ئێستا. ئەو کەسانی کە ئەچن بۆ خوێندن هەڵبەتە شتێکی هەیە ئامانجێکیانەیە ئێستا من بۆ نمونە هاتووم ئامانجێکمەیە لە پاشە ڕۆژە بخوێنم دەرزی مناڵەکانم واجباتی مناڵەکانم بدام یان بۆ خۆم بتوانم کتێبێ بخوێنمەوە کە بینم کەسێکی کەوانەی کە خوێنەوەرن و قوتابخانەیان تەواو کردووە لە چاو من زۆر فەرقانەیە کە کاتی ئەبینم کتێبە خوێنەوە ڕۆژنامە خوێننەوە گۆڤارە خوێننەوە لە چاو من لە چای ئەوان هەر هیچم ئەوەی کە ئەڵێ نەخوێندەواری هیچە نازان بڵم چی هاتوون بۆ خوێندن بۆ ئەوەی حەزەکەم کاتێک کەچمە دەرەوە هەر قوتعەیەک هەر شتێکە بینم بیخوێنمەوە یان بۆ خۆم سەیری تەلەڤیزۆنەکەم شتێک ئەبینم لە ماڵەوە نەخوێندەوارێک نییە بەس من یان نەخوێندەوارم باقی کوڕەکانم هەمووی خوێندنی تەواو کردو گشتی شەهادەی شەشی هەیە. سەبەبی من لە لادێ بووین لە لادێش تا شەشی ئیبتیدایی هەبوو من تا شەشی ئیبتیداییشم تەواو نەکردبوو ئیتر ئیستاکانە کە ئەم شتە هاتوێتەوە 2 ساڵە حەزەکەم زۆر حەزم لێیە. ئیستاکانە ئەمان ئەڵێن 2 ساڵ بە ساڵێک ئەبردرێ ئێمە ئیستاکانە 3 و 4 زۆر حەزەکەم لە ماڵیشەوە زۆر دەرسم پێ ئەدەن یعنی تەلەبەکان پێشەوەی بێم ئەڵێن دایە وەرە چ حرفتی ئەوەیە چیت ئەوێ ئێمە پێت ئەڵێن با زیرەک بیت با خوێندن تەواوکەیت و با شەش تەواوکەیت خۆشم زۆر حەزم لێتە یعنی بەدڵەوە یعنی نەخۆشیش ببم یەکسەر ڕاکەم بۆ مەکتەب بەڵێم ناتوانم. لە ساڵی 2009 دامەزراوە دوایەوەی هەستمان کرد بە مەسئولیات بەرامبەر نەتەوەکەمان کە نزیکەی 190 بۆ 200 قوتابخانە لەم جۆرە کراوەتەوە لە ناو کەرکووک بە زمانی عەرەبی ئێمە شەستای قوتابخانەی ئەوهامان کردەوە بە زمانی کوردی گرنگیەکەی لەوەیە کە پۆلیسە کوردەکانمان کە پلەی مفۆزیان بۆ دێتەوە شەشی سەرەتایی لە ئێمە تەواوکەن پلەکان نادێنە شەشی سەرەتاییان نەبێ دیارە ئەم گەڕەکە کوردیانەش ناتوان خوێندن بە عەرەبی بخوێنن ئێمە شەستای قوتابخانەی ئەوهامان کردو بۆی ئەوان بێن سوودمەند بن و پلەی مفۆزیر بەدەست بێنن ئەمە یەک دوو لەلایەتر زۆر کەسەیە هەتا ینی لەبەر نەبوونی لەبەر دەربەدەری کاتی خۆی بۆی نەگونجاوە بخێنە بەڵام ئێستا دەرفەتێک هاتوتە پێشەوە دووبارە هاتوتەوە دەستیان کردو بە خوێندن و زۆربەی هەرە زۆری ینی تاقیکردنەوەمان بۆیان کردووە فێر خوێندن و نووسین بوونە لەخوا بەزیاد بێ داواکاری لەسەر جەم ئافرەتان و پیاوانی سەرجەم گەڕێک کوردیەکان ڕووبکە نام جۆرە قوتابخانە ناوخۆیان بنووسن و ئێمەش لە خزمەتیانە بین خۆم و سەرجەم مامۆستاکانی وا لەگەڵمان. ئافرەتان مەبەست گرنگی ئافرەت لەوەیە کە ئافرەت خۆی لە خۆیان دایکە کە دایک بوو مناڵی هەیە کە مناڵی هەبوو مناڵەکەی لە قوتابخانەیە. ئێستا تۆ بڕۆ ناو گەڕەکە کوردیانە زۆربەی کێشەیانەیە کە قوتابەکان لە قوتابخانە ئەگەڕێنەوە وازبێ زۆریانەیە کە لە مەدرسە وەریان گرتووە لەن مامۆستاکانیانەوە کە دایکیان نەخێندەوەرە باوکشان سەرقاڵە بە ئیش و کاری ڕۆژانە ناتوان دەرسای بدەن ناسا پەنا بنە مامۆستای خصوصی ئەوەش بڕێ پارەی زۆریان ڕوا لەو بینە بەم قەیرانە و بەم نەبوونی پارەیە ینی ئەو پارەیە بەلا شەڕە ئەو کاتە کە دایکەکە فێرە خوێندن و نووسین بوو ئەتوانێت قوتابەکەی مناڵەکەی دەرسەکە خۆی پێ بدا و بەبێ و یەک کێشەیە نەبێ و دووەمیش بۆ خۆی بۆ نموناچێ بۆ بازار بۆ دکتۆر بۆ شوێنێ بەدای دکتۆری ئەگەڕێ بەدای مەسەن بۆدای قەتعی ئەگەڕێم ناو دکتۆرەکە بدۆزێتەوە کە خێنەواری هەبوو بەبێوی پرسیار لە کەس بکە خۆی سەرقاڵکە ڕاستەوە خۆ سێر قوتعەکە ئەکا و ناو دکتۆرەکە دۆزێتەوە. بۆچی بەکاردێن؟ کامەران. زۆر باشە.